ئەم گروپە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوونەتە شاری سلێمانی بۆ ئەوەی توانەکانی خۆیان نمایش بکەن. ئەگەرچی گروپێکی منداڵانن، بەڵام هەوادارێکی زۆریان بۆ خۆیان لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆ کردوتەوە. گروپی دیلان یا جوانە حدودی شاید 4-5 ساڵێکە ئیشەکەن ئیشی مناڵان چەند شار لە کوردستان ڕۆیشتوین. قرارە لە سەراسەری ئێران کۆنسرتمان بێت بۆ مناڵان، دوای ئەوەشی تر ئینشەڵا بەنامەی داهاتوومان هەیە کە ئینشەڵا لە دەرەوەی ئێرانە بۆ ئیتالیا و بۆ قرارە ئیسپانیا بەرنامەیەکمان بێت. گروپی دیلان کە لە شاری سنە دامەزراوە زیاتر لە 60 ئەندامی هەیە. ئەندامەکانیشی لە تەمەنی 4 ساڵیەوە تا تەمەنی 30 ساڵی دەست پێ دەکات. ئەم گروپە سەرجەم ئامێرە سونەتیەکان دەژەنن. ئێمە لە کورسانی ئێرانەوەتین و ئێمە خەوەریاندا پێمان کە لێرە گەرەکیانە جەژنێک بگرن بۆ مناڵانی سلێمانی. ئێمەشیان داوت کرد و کە بین ئاهەنگەرێک پێشکەش بە مناڵانی سلێمانی. زۆر هەیەجانم بوو، فرا خۆشم پێ گوزەریا کە لەگەڵ منداڵانی کووردا بووم و حەزەکەم هەمیشە لەلایەنەوە بم، هاوڕێیان بم. بەخاترەوە چەند کار فرەخاسیان بووگا و منیش ناویانە بووگەم، حەزەکەم هەمیشە لە تەکیانە بم و هیچ مشکڵێک و شتێکمان بۆ پێش ناتکە. زۆر خۆشە بووم. گروپەکە ئەو گۆرانیە منداڵانە دەڵێن کە بۆ خۆشەویستی کوردستان نووسراوە، چونکە ئەوان لەوە گەیشتون کە هونەریش وەک ڕوبەڕووبوونەوەی شۆڕش کاریگەری هەیە و دەتوانن بە گۆرانیەکانیان دەنجی خۆیان بگەێنە تەواوی جیهان. چۆن هەموویان مناڵم هاینە خەمەت تواو کوردەکانە، هەمیشە حەزەکەم لە خەمەت کاکە دیلانی نەسیری یعنی مامۆی خۆم بم. هەمیشە حەزەکەم دەفنەوازی بۆکەم و بخۆینم. هەر حەزەکەم تەک مناڵەکانە هەمیشە بم و دیوان کارەکەم دەفکارەکەم ئەخۆینمیش. هەمیشە حەزەکەم لە خدمەت تواو کوردەکانە بم. ئەم گروپە بۆ یەکەمین جارە لەسەر داوای بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری منداڵانی سلێمانی بێنە باشووری کوردستان و کۆنسێرت ئەنجام بدەن، بەڵام توانیان بینەرێکی زۆر بۆ خۆیان ڕاپێشن چونکە دەیانەوێت کارێکی جیاواز پێشکەش بکەن.